زنا اردوغان جبو روسیه و جوینه هاتی انجام دان امکان تدا چه در انجام ایکیل پی خوبینه بتایبەتیش بۆ بەرژەوەندیên تورکیە چ قاس گرنگە تورکیە vê demê da heta çandê pêwîstî bi Rosyê heye û hevdem Rosyê di çi warî da pêwîstî bi Tirkiyeyê îmkan tê de ev rêkeftina henê bi navbeynkariya Tirkiye dîsa bihête zêndîkirin ji ber ku pêştir jî bi rêya Tirkiye û her wiha navbeynkariya netewêniyek bûyî lê niha da Serokê Rosyê Vladimir Putin dibêjîtin seda hefteya wî danewêlê ji Ukrayna dihêtin digehîta welatên dewlemendên zilhêz زیاتر لەسەر مژارە ڕادوەستم و دپرسم ji hêja دکتۆر ئیقبال دوورە bi sporê peywendiyê navdewletî ji Moskoyê digel min e دکتۆر ئیقبال gelek bi xêratiya Kurdistan 24 hêdî helwîsta welatên hevpeymanên Ukraynayê dijberên Rosyayê li ser Rosyê di vî şerî da dihête guhartin îmkan tê de helwîstên Rosyê jî bihêne guhartin û ya destpêkê vê cîhanê pêwîst zêndîkirina rêkeftina etomî ya dîsa bihête îmzakirin û dest pêkirin? Şimdi savaşta bêguman ceng êsta berdewam û ناتوانین بڵین کە لایەنێک پێشڕەوی هەیە بەرامبەر بەلایەنێکی دیکە بۆیە ئەم جەنگە ماوە ئێستا گەیشتوتە ئەو ئاستەیکەوە تەنیا بۆتە هۆی لەدەستدانی توانای مرۆیی و ئابووری بۆیە لایەنەکان دانیان بەوە ناوە کە ئەم شەڕە تەنیا لەدەستدانی توانای مرۆیی و بازرگانیە واتە ئێستا پێداویستیەک هەیە پێداویستی نێوەنگیری لە نێوان هەلولا بۆ ئەوەی جەنگەکە بوەستێنرێت بۆیە دەتوانین دیدارەکەی ئەمڕۆی سۆچی دەتوانین هەر لەم چوارچێوەیەدا هەڵسەنگاندنی بۆ بکەین خۆی لە خۆیدا پرسە گرنگەکە پرسە دیارەکە ڕێکەوتنامەی هەناردەکردنی دانەوێڵە بوو بەڵام ئەمە تەنیا ڕەهەندێکی کۆبنەوەکە بوو ئەگەر بێت و تورکیا لەم بارەیەوە بتوانێت ڕۆڵێکی گرنگ بگەرێت لە داهاتوودا دەتوانێت لە پرسی ڕاگررتنی جەنجیش تورکیا ڕۆڵێکی کاریگەر بجێرێ بۆیە بە بۆچوونی من ڕۆڵی تورکیا ئێستا بۆتە پێویستیەک بۆ ئەوەی چونکە لە جەنگەکەدا هەردوو لە بێزار بوون و نانەوێ شەڕەکە بەردەوام بێ بەڵێ باشە تشتێک و تورکیا دکارە بکە ji بۆ ڕاوەستاندنا vî şerî çi ye şert û mercên Rûsye bû rawestandina şer çi ne gelo? Tabii Türkiye'nin tek başına yapabileceği ئەمە شتێک نییە کە تورکیا تاکە بە شێوەیەکی سەربەخۆ بتوانێت دەمە بکات بێگومان بڕیاری سەرەکی لە واشنگتن و مۆسکۆوە دەدرێت ئێستا رووسیا لەبارەی ئەو داگیرکاریانەی کەوا کردوێتی لە ئۆکرانیا ئەو خاکەی کەوا لە ژێر دەستی رووسایە دەیەوێت ئەم خاکە وەکو خاچی رووسیا هەژمار بکرێت و لەلایەن ڕۆژاواوە دانی پێوە بنرێت و لە بەرامبەر ئەمەدا ئەو بەشە خاکەی کەوا ماوە ڕازی دەبێ بۆی کە ئەو بەشێکە لە ئۆکرانیا ئێستا ماوە ئۆکرانیا داگیری نەکردووە دەتوانێت ببێ بە ئەندامی ناتۆ یاخود ببێ بە بچێتە ژێر پارێزگاری ناتۆوە ئەمە یەک بۆچوونێکە چەندین بۆچوونی جیاوازش هەیە لەبارەی کۆتایهێنان بەشەڕ لێرەدا هەڵوێستی ئۆکرانیا زۆر گرنگە خۆتان دەزانن بە بڕیاری سەرۆک کۆمار و ئەنجومەن ئۆکرانیا بڕیاریان داوە لەبارەی ئەم پرسە بە هیچ شێوێک دانیشتن ئەنجام نەدرێت بۆ ئەوەی شەڕەکە بوەستێنرێت و ئەمە بۆتە هۆی ئەوەی کە شەڕەکە زیاتر بخایەنێت بە بۆچوونی من هەڵبژاردنەکانی ئەمریکا خاڵ یەکلاکەرەوەی ئەم پرسە دەبێت ئەگەر بێت و تا هەڵبژاردنەکان ئۆکرانیا نەتوانێت سەرکەوتنەیەکی دیار تۆمار بکات ئەو کات بێگومان فشاری ئەمریکا لەسەر ئۆکرانیا زیاد دەبێت و رووسیا زیاتر دەیەوێت دموکرات هاتنە سەر دەسەڵاتێ دێ بەڵانسێ شەڕ بگۆڕە یان ژیاواری کاریان ئەمریکا بتایبەت دەسەردەوەی وڵاتên hevpeymanên Ukraynayê de pêşkêş dike dê bihêne rawestandin lewma Ukrayna heta wî demî dil alternatîvekî bigere
Şimdi biliyorsunuz normalde وەک ABD'de دەزانن لە ئەمریکا Cumhuriyetçiler daha aktif کۆماریەکان زیاتر چاڵاکن dış politikada daha لەبارەی سیاسەتی دەرەوە واتە زیاتر شەڕکردن و دڕن لەم بارەیەوە ئەم سیاسەتە پەیڕەو دەکەن بەڵام ئێستا پرسەکە پێچەوانە بووەتەوە بە تایبەتی لە دوای جەنجی ئۆکرانیا واتە دیموکراتەکان زیاتر ڕۆڵێکی کاریگەر و ڕۆڵێکی چاڵاک دەجێرن بۆ بەردەوامبوونی شەڕ و هانی شەڕەکە دەدەن چونکە دەتوانم بڵێم ئەمە شتێکی بەڕاستی سەیرە بۆ ئەمریکا خۆتان دەزانن لە دەستی زێلێنسکی و ئۆکرانیا باس لەوە دەکرێت کەوا چەندین بەڵگە هەیە لە ژێردەستی ئۆکرانیا لەبارەی کوڕەکەی بایدن و بایدن واتە ئەمە لەوانەیە وەکو هەرەشە بەکاربێنێت بۆیە ئۆکرانیا کاریگەرێکی گەورەی هەیە لەسەر ئەمریکا باس لەمە دەکرێت لە بەرامبەردا بایدنیش لە پێنا ئەوەی ئەو بەڵگانەی لە ژێر دەستی زێلێنسکیدا هەیە دەیەوێت باش ئاشکرایی نەکات و بێگومان ئەمانە هەموو قسەیە دەکرێت هەر لەم سۆنگێشەوە باشە گەلەک سپاس دکتۆر ئێقبال دوورە بسپورە پەیوەندیە ناودەوڵەتیژە مۆسکۆڤایە ئێوار باش